بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لخزمت ئێوەی بەڕێزە پەیامەکانی خوای پەروەردگار بە بیری خۆم و ئێوەی بەڕێزەیەنمەوە. خوشکانی عزیزم، پێش هەموو شتێک ئێمە پێویستە ئەوە بزانین ئێمە ناوێکی زۆر گەورەمان لە خۆمان ناوە، هەڵگری منهەج و پرۆگرامێکی زۆر گەورەین. ئێمە ناومان موسڵمانە. موسڵمان سۆران ناوی ئەو خەڵکەی نەناوە، عەلی ناوی ئەو خەڵکەی نەناوە، محەممەد ناوی ئەو خەڵکەی نەناوە. هو سماكم المسلمين من قبل وفي هذا. خوای پەروەردگار بۆ خۆی بە عەزەمەتی خۆی ئەم وشە پیرۆزە جوانەی لە ئێمە ناوە، وەکو گوڵێ لە یەخەمانی داوە. وشەی موسڵمان ئەوەنە گەورەیە، کاتێک کە بوویتە موسڵمان ئیتر شت لە دەستی خۆتان نامێنێت. ئەبێ وشەی موسڵمان لە سەروی حەز و ئارەزۆکانتەوە بێت. ناکرێت شتێ خوای پەروەردگار فەرزی کردووە تۆ بڵی من نایکەم، چونکەم تۆ هیچ نی لە ئاستی فەرمانەکانی خوایە سبحانه وتعالى. موسڵمان الاستسلام لله ئەو ماناکەیەتی بەڕێزانم، واتە تەسلیم بوون بۆ خوا، یعنی خوایە گیان من هەموو شتێکم بۆ تۆیە. إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين. کە بوویتە موسڵمان ئەبێ هەموو ژیانت، خەوەکەت، نان خواردنەکەت، هەڵسوکەوتت، چوونت، هاتنت، دانیشتنت، ژیانت، مردنت ئەبێ هەمووی بۆ خوا بێت. ناکرێت شتێ خوای پەروەردگار ئەمری پێی کردووە توانات هەیە ئەنجامی بیت، بەڵام شتێکی تریش بە هەمان شێوە فەرزی کردووە و واجبی کردووە و فەرمانی پێی کردووە تۆڵی من ئەمەیان ناکەم. نا بەڕێزانم، وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم. ناکرێ خوای پەروەردگار و پەیامبەرەکەی صلى الله عليه وسلم فەرمان بە شتێ بکەن تۆ بڵی من ئەمەیان هەڵەبژێرم، ئەمەیان بۆم ناکرێت، ئەمەیانم بۆ کرێ بەڵام ئەمەیانم بۆ ناکرێت. بڵێ من ئەتوانم نوێشکەم بەڵام ڕەمەزان گەرمە لە هاوینانە بۆم ناگیرێت، ناتوانم بیکەم. من توانای نوێشکردنم هەیە بەڵام توانای حیجابم نییە، ناتوانم ئەو قژە جوانەی کەوا خەڵک بەریەداتەوە من بیشارمەوە. نا بەڕێزانم، ئەبێ ئێوە قدوەی تەواوی دایکان و خوشکانی من ئەبێ دایکمان بێت، عایشە بێ سەلامی خوای لێ بێت، ئەبێ سەحابیات بێ، ئەو ئافرەتانی کەوا بە ماڵیان، بە کیانیان، بە هەموو شتێکیان قوربانیاندا لە پێناو ئەم ئیسلامەیە. بڕێزانم، کاتێ ئاەتی حیجاب هاتە خوارەوە، دایکمان عایشە ڕەزای خوای لێ بێ بۆمان باسەکات، ئەڵێ رحم الله نساء الأنصار، ڕەحمەتی خوا لە ئافرەتانی ئەنسار بێت. کاتێ ئاەتی حیجاب هاتە خوارەوە ئەیانم بینی شققن مروطهن فاختمرن بها. چارۆگەیان بە کۆڵۆ بووە، ها دایکەکانمان جاران لە سەردەمی کۆنا چارۆگەیان پێبوو، یا هەبوو جلێکی لە بەرا بوو ئەو جلە دوو بەرگ بوو. ئەی فەرموو بینیتم لە خوارەوە جلەکانیان ئەدرا و چارۆگەکانیان ئەدران و ئەیاندا بە سەریانە و بە قژیانە. هەبوو لە کانی ئەهاتەوە، وەکو ئێستا نەبوو دنیا ئاوا مواسەفات و پێشکەوتن لە هەموو ماڵێکە هەبێ، بەلوعە هەبێ لە هەموو ماڵێکە، ئەچوون بۆ سەر کارێزەکان، ئەچوون لەو بەری ئاوایی و لەو بەری شارە و لەو پەڕی شارەوە ئاویانە هێنا، بە کۆڵ ئاویانە هێنا. هەبوو سەتڵەکەی ئەدایە سەریە هەتا ئەهاتەوە ماڵەوە شتێکی دەسە کرد ئەیدا بە سەریە. ئەو شتەی پێی وایە بە هەر شێوازێ بۆ دەموچاوی سەری شێوازێکی بۆ شێوازەکەوە بەهاتایەتەوە بۆ ماڵ فەرمانەکەی خوای پەروەردگاری جێبەجێ بکردایە. ئابە شێوازە بوو. بەڵکو دایکمان عایشە ڕەزای خوای لێ بێت کاتێ ئەلەو ماڵەیە بوو کە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم تیا وەفاتی کرد، سنەتی خوایە. پێغەمبەران سەلامی خوایە لێ بێت لە هەر شوێنێکا وەفاتکەن ئەبێ لەو شوێنەیە بنێژرێن و ئەسپەردەم بکرێن. ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژوورەکەی عایشەیە سەلامی خوای لێ بێ وەفاتی کرد. دەی قەبرەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو ژوورەیە بوو. عایشە وەکو جاران خۆی ئەگۆڕی لەو ژوورەیە، قژی تەسریحا کرد و دایەهێنا، وەکو جاران لەو ژوورەیە ئەخەوت، خۆی ئەگۆڕی، نانی ئەخوارد. باوکی کە وەفاتی کرد پێش ئەوەی وەفات کە وەسیەتی کردوتی لەگەڵ ساحیبەکەما بمنێژن. ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێ بێ هات لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە ژوورەکەیە
بە تەگیەکەوە ڕاکشا بوون بە لاشەیەکی سڕ و مردویی. عایشە سەلامی خوای لێبێ لەگەڵ دایک لەگەڵ باوک و لەگەڵ مێردەکەیە بە هەمان شێوەکو جاران نانی ئەخوارد. سەری داهێنا خۆی ئەگۆڕی. بەڵام کاتی ئیمامی عومەر لە سەرمەرگا بوو دوو سەحابەی نارد. یەک لەوانە ئیبن عەباس والله ئەعلەم فەرمووی بڕۆن بە دایکتان بڵێن بزانم مەجالم ئەدا لەگەڵ دوو ساحیبەکەمان ڕاکشێم. کاتی ئەم هەواڵەی بیست نەیتوانی دڵی ئیمامی عومەر بشکێنێت. ئەو بوو ئیمامی عومەریش لە ماڵەکەی عایشەیە ڕاکشە. ئێستا بوونە 3 نەفەر. بەڵام لە دوایەوەوە ئیتر عایشە دایکمان سەلامی خوای لێبێ ئەلەو شوێنەیە خۆی ناگۆڕی. لەو شوێنەیە قژی شانە ناکرد. پرسیاریان لێ کردوتیان بۆ وتی نامەحرەمێک کەوتە بەینمانەوە. الله ئەکبەر. سەی خوشکە بەڕێزەکانم، سەحابیات ئاوا بوونە شەرمیان لە مردووەکانیش کردووە. بەڵکو ئەسحابە فەرمون والله هەتا ئەو کاتەی کەوا فاتیمە سەلامی خوای لێبێ وەفاتی کرد کردمانە سەر شانمان نەمان ئەزانی وەزنی چەندێکە، نەمان ئەزانی قەڵەوە یا زەعیفە، ئەوەندە لیباسەکەی ئەوەندە پۆشاکەکەی پان بوو نەمان ئەزانی. سەحابە ئاوا بوونە کە کاتی خوای پەروەردگار حیجاب فەرزەکە بۆ ئەوە نییە ئێوەی خوشکان و دایکان ئەزیێت بات، نا، ئەوە بۆ پارێزگاریکردنە لە ئێوە، لە جوانیەکانی ئێوە، لە شەڕەفی ئێوە، لە دایکتان لە باوکتان لەو عەشرەتەی کەوا تۆ شانازی پێوە ئەکەیت. ئەوە قەڵغانە بۆ تۆ. قەڵغانتان بینیوە کە کاتیە سوارچاکەکان پێیانە لە کاتی شەڕا، ئەم قەڵغانە هەر تیرێک دێ لەو قەڵغانەدا ئەگەڕێتەوە، هەر شمشێرێک ئەدا لەم قەڵغانە ئازار بەم ئینسانە ناگات. ئەوە بۆ ئەوەیە خۆی پەروەردگار خۆی خاڵقی مرۆڤەکانە. خەلق الذەکر والئونثى. خدا خۆی نێرینەی دروست کردووە، مێینەی دروست کردووە. ئەزانێت چی بۆی ئەشێت، ئەزانێت چی بۆی گونجاوە، ئەزانێ ئەم ئافرەتە بەچی ئازادی وەرەگرێت، ئەم پیاوە بەچی ئازادی وەرەگرێت. بەڕێزانم، گەورەترین حکمت لە باڵاپۆشی ئەبی ئێوە بیزانن فەسلەجەی پیاوانە. من هەمووجا ئەڵێم خۆزگا خوشکانی خۆم دایکانی خۆم پیاوانیان ئەناسی وەکو خۆی، نەفسێتی پیاوانیان ئەزانی وەکو خۆی. ئەیان زانی پیاو چه ئینسانێکە، چۆن دروست کراوە، چه فەسلەجەیەکی هەیە، چه تێڕوانینێک و تێڕامانێکی هەیە بەرامبەر بە ئافرەتان. ئەتان گەڕێنمەوە بۆ قورئان بەڕێزانم. خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ ولا يضربن بأرجلهن ليعلم ما يخفين من زينتهن. ئەمە بۆ ئافرەتانی سەحابیات بوو، بۆ ئافرەتانە بوو کە لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەژیان. خوای گەورە ئەفەرمێ کە کاتێک خڕخاڵەکانتان لە پێیە پاوەنە ئەها بینیتانەوە کو دەف قوڵابی پێوەیە. ئەفەرمێ کە کاتی ڕێ ئەکەن و پیاوانەیەت بەرەو ڕووتان یانە نزیکی پیاوانەکەن قاچ نەدەن بە عەرزا. بۆ کە دەنگی ئەو زەنگۆڵەیە هات، کە دەنگی ئەو خڕخاڵە هات، پیاوانێک با هەز نەکەن جوانیەیەت بەرەو ڕوویان، چونکەم فیتنە تووشی خۆتیش ئەبێ و پاشان تووشی پیاوەکەش. فلا تخضعن بالقول. خوا فەرمێ کە کاتی قساکەن لەگەڵ پیاوە نەکەن لە تۆنی خۆتان دابەزن، نەکەن لەو سروشتەی کە خوای پەروەردگار بۆتانی داناوە دەنگتان ناسکەنەوە. بۆ فيطمع الذي في قلبه مرض. چونکەم فەسلەجەی پیاو ئاوایە، بە تایبەت ئەگەر کەسێک دوور لە دین بێ، زیاتر شەهەوات و ئارەزۆکانی بەسەریا زاڵ بێ، ئەو کاتە دڵی نەخۆشەکەوێت. کە دڵی نەخۆشکەوت ئەو کاتە زۆر بە ئاسانی تۆ ئەبی بە نێچیر، زۆر بە ئاسانی ئەکەویتە بەردەسی. بۆیە ئەبی ئێوە بزانن ئەو حیجابەی کە لە بەرددایە، ئەو لەچکەی کەوا پۆشیوتە لە گەرما و لە سەرما، لە خۆشی و لە ناخۆشی، ئەوە بزانە ئەوە پارێزگاریە لە تۆ. ئەو خوای پەروەردگار ئەیەوێت تۆ پارێزراو کە لە هەموو پیاوانێکە یانێ خراپەکاری بەرامبەرت کەن. دووەمین حکمت لە باڵاپۆشی ئازادیە. خوای پەروەردگار هەموو مرۆڤەکانی بە ئازادی لەدایک هێناوەتە دنیاوە. ئێمە هەمومان بە ئازادی لەدایک بووینە. چەند خۆشە ئینسان ئازاد بێ لە بازاڕە، لە شوێنە گشتەکانە، لە زانکۆیە، بڕوا بۆ هەر شوێنێ کەس ڕێگەی پێ نەگرێ، کەس نەرێ بەری چاوت کلی پێوەیە، بانی چاوت برۆی پێوەیە. ئازادی مافی هەموو کەسێکە. ئەگەر تۆ ئەو جلەو لەبەرا بێت لە هەموو کەسێ ئازادتری، لە هەموو کەسێ سەربەخۆتری. ڕەنگە بڵێ چۆن ئەو هەموو ئافرەتە لە بازاڕایە بە پانتۆڵ و بە تیشێتێکی کورت و تەسکەوە ئەسوڕێتەوە ئەی چۆنە و ئازاد نیە و ئازاد نیە. ئێمە ئازانی، ئێمە ئەزانین ئەگەر ئافرەتی ڕێ بکات چەنەها پیاوچ سەیری ئەکات. تۆ چەند ناڕەحەتە بەنا ئەو بازاڕەیە ڕێ بکەی هەموو خەڵک سەیری تۆ بکات.
زۆر ناڕەحەتە. جاری وهەیە یەکەم جار تەشتێ بکەیتە بەرت. من یەکەم جارم کە جامانیم کردە سەرم کە بەناو بازاڕە ئەسوڕامەوە وام ئەزانی هەموو خەڵک سەیرم ئەکات. دەی یەقینتان هەبێت ئەو ئافرەتەی کە خۆی ئارایش ئەدات کە بە شێواز و ئەتەکێتێکی ناشەرعی ئەڕواتە دەرەوە، یەقینت هەبێ هەموو چاوەکان بە تایبەت ئەو چاوانەی کەوا دوورن لە خواوە، ئەو چاوانەی کەوا هێشتا بەڕاستی خۆیان نەناسیوە، یەقینتان هەبێ هەموو گیانی تۆ تەسویر ئەکرێ لەو چاوانەوە. تۆ قەت ئازاد نین بە جلوبەرگی ناشەرعیەوە. بۆ یەک گەورەترین حیکمەت لە باڵاپۆشی ئازادی مرۆڤەکانە، ئازادی ئافرەتەکانە. ئەتان گەڕێنمەوە بۆ یوتیوب ڤیدۆیەکەیە بڕۆن لەوانە سەیریکەن و تەماشایکەن. ئافرەتێک ئەمە تەجربەکە لەکوێیە؟ لە ناو جەرگەی وڵاتی دیموکراسیەت، بەناو دیموکراسیەت لە ئەمریکایە. 5 دانە سەعات بە جلوبەرگێکی نیمچەڕوتەوە لە ناو شارە ڕێەکات. خۆی باس ئەکات، لە یوتیوبا ببینن تقریبا 17 دقەیە. کوڕێکی ڕەفیقی لەگەڵایەتی تەسویری بۆکە بێ ئەوەی خەڵک بزانی ئەم کوڕە تەسویرەکات. خۆمان پێڵین کاوێنەی شاراوە. خۆی ئەڵێ زیاتر لە 2000 جار تەحەڕوشم پێکرا، تعلیقم لێدرا، داوای زینام لێکرا، داوای ڕقەمی مۆبایل و تەلەفونەکەیان لێکردم. دوای ئەوە بە هەمان شێوە بە جلوبەرگێکی شەرعیەوە ئەمجارم ئافرەتە 5 دانە سەعات بەناو شارە ڕێەکات. تەنها 5 تانە تەشەری لێدرا، ئەویش لەسەر دینەکەی. ئەها خۆی ئەڵێ من بەو جلوبەرگەوە بۆم دەرکەوت کە من هیچ ئازادیەکەم بەدەست نەهێنا، بەڵام کاتێ سەرپۆشێکم دایە سەرما، کاتێ بەڕاستی بوومە باڵاپۆش، ئەو کاتە من ئازادیم بەدەستێنە. حکمەتێکی تر لە پۆشینی باڵا، لە باڵاپۆشی، لە لەچکو لە حیجاب و لە عەبا ئەوەیە تۆ بۆ خۆت ئەژیت، تۆ سەربەرزی تۆوەکو پیا و ڕێەکەی، تۆ ئونوثەتی خۆت لە بازاڕە بە خەڵکەڵی خەڵکینە. پیاوەکان سەیری من مەکەن وەکو ئافرەتێک، سەیری من مەکەن وەکو مێینەیەک بتانەوێت تەمەتوع بەلاشەی منەوە وەرگرن. نا، من وەکو مرۆڤێ ڕێەکەم، من باڵایەکم، بەڵام کاڵایەک نیم بۆ فرۆشتن، کاڵایەک نیم بۆ کڕین، کاڵایەک نیم بۆ سەیرکردن. زۆر مهمە. من کوڕێکە بوو لەگەڵمان مامۆسا بوو، ئایفۆنەکەی بۆ دەرکردم، وتی مامۆسا، طبعا تا ئێستاش نوێژ ناکات، وتی مامۆسا باوەڕ ئەکەی من عیلاقەم لەگەڵ 3000 کچا هەبوو، 3000 کچ. بەڵام تەسەور ئەکەی ئەگەر ئافرەتێکی باڵاپۆش ببینم لە ژیانمان ناتوانم سەیریکەم، جورئەت ناکەم. وتم بۆشن ناهێنی. وتی چاوەڕی ئافرەتێکەکەم بە مانای کەلیمە باڵاپۆش بێت، ئەسڵەن حەز ناکەم دەموچاویشی کەس بینی بێتی. ئەها پیاوان چۆن ئەڕوانە ئێوە؟ ئاوایە ئەگەر ئەتەوێ ئازاد بی، ئەگەر ئەتەوێ کاڵایەکی بە نرخ بیت بۆ خۆت نەک بۆ خەڵک، ئەگەر ئەتەوێ بەڕاستی نەڕوشەیت و زەنگت تێنە بێت، ئەوە ئەبێ بە مانای کەلیمە باڵاپۆش بی. ئەبێ وەک ئەو ئافرەتە سەحابیاتانە کەوا بە بازاڕە ڕێیانە کرد کەس نەیەزانی ئەمە لاشەی قەڵەوە یا زەعیفە، ئافرەتێکی چۆنە، ڕەشپێستە یا سپیە. بەداخەوەی ئێمە ئافرەتانمان جاری وا هەیە بەس بۆ ئەوەی جوان دەرکەوێت، بەس بۆ ئەوەی سەرنجی بەرامبەرەکەی ڕاکێشێت، ئەچێ دەرمانیە بەکارەهێنێ، ئەسڵەن لە ڕەنگی خۆی نییە. تۆ دادەگیان ئەسمەری، تۆ خوای پەروەردگار ئەمەی بۆ تۆ خۆڵقاندووە، ئەمەی بۆ تۆ بەشیا و زانیوە، خێرە ئێستا ئەچی سبووغێکی پیاکەی بۆ کێی ئەەکەیت؟ تۆ ئەگە فەسلەجەی پیاوان بزانی، فەلسەفەی پیاوان بزانی، بەرامبەر بە ئێوە بەخواوان ناکەیت. من هەموو جا ئەڵێم خۆزگە ئێوە پیاوانتان دەناسی، بە تایبەت ئەوانەی کەوا ئەبنە نیەچی لە بەردەست ئەو کوڕانی کەوا ئەو گەنجانی کەوا هێشتا ئاشنا نەبوونە بە دینەکەی خوا. بۆیە ئەبێ ئێوە زۆر لێزانانە مامەڵە بکەن، ئێوە زۆر لێزانانە بڕۆن بە ڕێگایە، هەڵس و کەوت بکەن، خۆتان بە شێوازێ ئارایش بدەن کە خودا پێی ڕازیە. ئەو خوایی کەوا حیجابی بۆ تۆ فەرز کردووە، هەر ئەو خوایەیە نوێژیشی لەسەر تۆ فەرز کردووە. ئەکرێ نوێژێکی کرچ و کاڵکین بۆ خوا؟ ئەکرێ نوێژێ بکەین سوجدەکان و ڕوکوعەکانی وەکو خۆی نەبێت، تەواو نەبێت؟ ئەکرێ لە نیوەی فاتیحایە ئێمە واز بێنین؟ ئەکرێ نیوەی قول هو الله احد بێن بخوێنین و ئیتر نیوەکەی تری واز لێ بێنین؟ ئەکرێت توانات هەیە بە پێوە بۆستی نوێژەکەت بکەی، بەڵام تۆ بە دانیشتنەوە ئەیکەیت؟ ناکرێت. دەی خوشکە بە ڕێزەکانم، باڵاپۆشی ئەوەیە خوای پەروەردگار ئەفەرمێ یودنینە عەلەیهن من جەلابیبیهن، ئەبێ هەموو لاشت بگرێتەوە.